هەندێ ڕۆژنامەی سەرەکی فەڕەنسی باسی کودەتای سەربنەماڵەی بۆنگۆی سیاسیان کردووە لە گابۆن بە لێکۆڵینەوەی وردەوە. لۆ فیگارۆ ناونیشانی دیبلۆماسیەتی فەڕەنسی بەهۆی پەتای کودەتاکانەوە لە ئەفریقیادا هاوسەنگی خۆی لەدەستداوە. لاکڕوا وای دەبینێت کە چەقی مێژووی فەڕەنسا لە ئەفریقیادا کەوتووەتە لەرزەوە لە کاتێکدا لۆبوان هۆشداری دەدات لەوەی کە فەڕەنسا لە بەجیهانی بوونی ئەفریقیا و کودەتاکانی تێنەگەیشتووە. لۆ فیگارۆ ئەم کودەتانە بە نسبەتی دیبلۆماسەتی فەڕەنسیەوە بە ئەشکەنجەی ناوگۆمی خۆشوتن ناو دەبات کە ناوێرن سەریان لە ناو گۆمەکە دەربێن و کودەتایەکی دیکە سەریان نقوم دەکاتەوە. لە ساڵی 2020ەوە 8 کودەتا لە ناوەڕاست و خۆراوەی ئەفریقیادا بە دوای یەکدا هاتوون. لەگەڵەوەی خۆشی شەقامەکانی لیبەرڤیل هیستریای دژایەتی فەڕەنسای لە نیامی بەدواوە نەبوو، بەڵام ڕاستیەکەی ئەوەیە کە هێزی داگیرکاری پێشوو ئەرکی سەرشانی خوڕسترە کە جیاوازیان لەگەڵدا بکات. ئیمانوێل ماکرۆن لە بۆرسەی ئەفریقیادا داماوە. هەڕەشەکانی لە نەیجەر تێکەڵ بووە بە وەهمی دەسوەردانی ژەنەڕاڵەکانی گابۆن. لای خۆشیەوە لاکڕوا وای دەبینێت کودەتای سەر وڵاتێک حاڵەتێکی تایبەتە بەو وڵاتەوە. گابۆن وڵاتێکی نەوتیە و 55 ساڵە بنەماڵەیەک بە شێوەیەکی خراپ بەکاری دەهێنێت. ڕۆژێک دوای هەڵبژاردن کودەتا تیایدا ڕوویدا چونکە چارەنووسی دیار بوو. سوپا ئەو گەمەیەی بە قازانجی خۆی قۆستەوە، ڕقی خۆی و خەڵکی دەربڕی. لاکڕوا بۆ چوونی وایە شەپۆلی ئەم کودەتانە بۆ بێبەشی لاوان دەگەڕێتەوە کە ئاسۆی بەردەوامیان بۆ داهاتویان نابینن. ئەنتوان گلاسەری نووسەر لە دیمانەیەکی لۆبواندا دەڵێت ئەفریقیا چووەتە قۆناغێکەوە کە گەڕانەوەی تێدا نییە. بەپێی ئەوە فەڕەنسا دەچێتە دەرەوە چونکە پێویست بوو چەند ساڵێک لەمەوبەر لە وڵاتە داگیرکراوەکانی پێشووی لە ناوەڕاست و خۆراوەی ئەفریقیادا بچێتە دەرەوە، بەڵام ویستی ڕۆڵی پۆلیسی ئەفریقیا ببینێت و بنکە سەربازیەکانی لە ئەفریقیادا بپارێزێت. لە کاتێکدا زلێزان خەریکی کاری بازرگانین، ئەنجامەکەی ئەمڕۆ دەرکردنی سەربازە فەڕەنسیەکانە لە کاتێکدا بەشی بازاڕی کۆمپانیا فەڕەنسیەکان کەمترە لە بەشی وڵاتانی دیکە، چونکە لاوانی ئەفریقیا بڕوایان وایە فەڕەنسا لە ماڵەکەیاندا دەبینن. نووسەر وای دەبینێت کە وڵاتانی خۆراوە خۆیان لە فەڕەنسا دوور خستەوە. ئەڵمانەکان لە نەیجەر و ئیتاڵیەکان لە لیبیا و حکوومەتی پیدرۆ شانشێزی ئیسپانی لە بابەتی بیابانی خۆر ئاوادا خۆی بەلای حکوومەتی مەغریب داشکاندەوە.